ئەم جارە لە بەرنامەی چ باسە باز لە کارتی نیشتیمانی دەکەم. بۆ نوچێ مووسڵ قەڵەباڵغە و حەزە زۆر تاخیر دەبی 6 مانگ حتا ساڵێک بەجددیتە بەجددی خۆ سەحبەت نییە. یعنی هەرێمی کوردستان ئەنگاوێکی دیار زۆر بەرز، یعنی احتیمالە مووسڵ و بەغدا 50 ساڵی دیکە 6 ساڵی دیکەمانەگەی. کاکامەرە ئەوڕۆ کێسێکمان کەشف کردیە بە وتەی خۆی 10 ساڵە لە جیاتی پلچی کە پلچی وەفاتی کردیە موچە لە جیاتی بە ساختە وەردەگریتن ئەوڕۆ لای ئێمە کەشف بووە. کاکامەرە هەموو بەڵگەنامەشی فەرمی لە هەموو جیهان ساختە دەکرێت، بەڵام کارتی نیشتیمانی سپیرتی ئەوەندە بەقووەتە ئەگە ساختەش کرێ پێوە دیارە. جەنابی عەمید لە پارێزگاکانی عێراق ئەوەندەی من ئاگادار بم هەر هاوڵاتێک مامەڵەی کارتی نیشتیمانی بکات 6 مانگ تا ساڵێکی پێدەچێت. ڕێگریمان کرد لەو کەسانەی کا وەکو دەڵال و مععقیبیان وەکو ئەو کەسانە کە بە مقابل بە تەکلیف پێ سەردانی دایرەکان بکەن جیاوازی لە نێوان هاوڵاتیان بکرێت. ئەوەمان نهێشتە لۆیە دەتوانم بڵێم ئەمە جیاوازیمە لەگە شارەکانی دی ئەوەیە کامە خزمەتی هاوڵاتیان دەکەین بەبێ جیاواز. سڵاوتان لێبێت بەڕێزانم، من کامەران حاج عومەر ئەم جارە باس لە کارتی نیشتیمانی دەکەم کە گرنگترین و بەهێزترین پرۆژەی ناسنامەیە لە عێراق و هەرێمی کوردستان. باس لە خزمەت گوزاریەکان باس لەو خزمەت گوزاریانە دەکەم کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەک و هاوڵاتیانی عێراقی لێرە کارەکانیان بەڕێ دەکرێت. طبعاً بەڕێزانم ئەمە بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و زانیاری شارستانیە لە هەولێر. ئەم بەڕێوەبەراتیە لەسەر ئاستی عێراق یەکەم بووە. بۆچی یەکەم بووە؟ لەو خزمەت گوزاریەی کە پێشکەش بە هاوڵاتیان دەکاتن. بۆ نمونە بەڕێزانم ببینن ئەمە شوێنێکە تایبەت کراوە بە یاریگەی منداڵان. ئەو سێ خەتە دەبینن بەس لە نەخۆشخانەکان دەبیندرێ هاوڵاتی تێیدا هاتوو چۆ بکە، بەڵام لەم بەڕێوەبەراتیە وەک دەبینن زۆر ئاسانکاری کراوە. لەگەڵ ئەوەشدا هەندێک بابەتی گرنگەیە پێویستە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە هەولێر لە تەواوی کوردستان ئاشنایەتیان هەبێ، وریابن، چاوکراوە بن، هەموو زانیاریەک لەسەر کارتی نیشتیمانی و گرنگی کارتی نیشتیمانی دەخەینەوە. تۆ لە ئەسڵدا دانیشتوی مووسڵ بوو؟ بەێ بەس ئێستا لە کوردستان دەشی. ئەرێ کورد ماوە لە مووسڵ یاخود هەندێکی ماینە ماینە بەڵام زیاتر هاتیینە کوردستان. هاتنە کوردستان. باشە هاتوو لێرە کارتی نیشتیمانی وەرگرت. بەێ بۆ نوچێ مووسڵ قەڵەباڵغە و حەزە زۆر تاخیر دەبی 6 مانگ حتا ساڵێک. 6 مانگ ئەرێ هەتا ساڵێک بەس سرەیە بەجددیتە بەجددی خۆ سەحبەت نییە. بەڕێزارم سیر بکە، یعنی جیاوازێ فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ فەرمانگە حکومیەکانی حکوومەتی بەغدا. ئەمە کووردە دانیشتووی ڕەسەنی مووسڵ بووە، بەڵام ئێستا لە کوردستانە خۆتان دەزانن، یعنی هەرچی کوردبی هەرچەند گلەی شێوی جار بەجار، بەڵام بەبێ کوردستان ناتوانێ بژی. ئەم بەشەی دەبینن ئەمە بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و زانیاری شارستانی هەولێر تایبەت بۆ ناوچە کێشە لەسەرەکان و دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی کردوتەوە. ببینین ئەمانە هەموو لەو شوێنانە هاتوون لێرە خزمەتیان دەکرێت. تۆ ناتوانانی ئێستا لە مووسڵ کارتێکی نیشتیمانی بێ؟ دەتوانێت بەس تاخیر دەبێت. بزانم دەتوانی، بەڵام 6 مانگ تا ساڵێک لەوانەیە لەو فترێمە کۆچش بکەین کارتەکە وەرنەگرین. ئەرێ وەڵا لێرە چۆنە ئیشەکە؟ دەرەجە یەکە، هاری مۆزەفە، هاری مواتنە، هەمی دەستیوانگەل مواتنە بەجددی شتێکی باش دەرەجە یەکە لە ناو دایرە دەستەکن مدیر قاوە پاکەت فرۆش ئاو فرۆش هەموو شتێک هیچ هەیبەتی نییە. نەڵێ قاوە فرۆشەکە دەستەڵاتی لە بەرپرسی بەشێک زیاترە. وەڵی بڵێم چێ پێدەکات لێ هاتیێرە دەڵێ بەواستە هاتیمەێرە بەواستە خزمی مدیرە یان خزمی زاب واستەش دەکات دەڵێ معاملاتت بۆ بڕێوە دەبم ئەو شتانە هەیە حتممە بەپارێری وەڵە شانە ئێستا من لۆ نمونە ساڵێکە هاتوچی دەکەم تاو نەبووە
ئێستا بە 2 ڕۆژات مێرە هی کوڕەکەشم تەواو بوو. ماشاء الله ئەرێ بەس خێزان هەندێک مشکلەی هەبوو کارتەوەکەی قەدیمە. بەڵێ خاتون وەرە خاتون تۆ خێزانی ئەوی کوردەکەی تەواو نییە. کوردەکەی تەواو نییە بەس کووردە. زۆر باشە لێرە کار باش بەڕێوە دەچی خزمەت گوزاریەکان خەدەمات هەنا زێن الحمد لله زين. اهل اربيل فرد برا زين بەڕاستی کورد یعنی لە هەموو شتێک زۆر پێشکەوتنە لە ڕووی سەقافەت لە ڕووی ئینسانیەت لە هەموو شتێک. ینی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان. هەنگاوێکی دیار زۆر بەرز یعنی احتیمالە مووسڵ و بەغدا 50 ساڵی دیکە 6 ساڵی دیکە مەنەگەی. بەڵام هەندێک کەس لێ ئێمەش گلەی دەکەن دەڵێن نێستا گلەیم کردووە لە بەڕاستی چونکە بەخۆ زانی هەندی بڕازعی دەکەی تووشی عساب دەبی. بەڵام حتمما کە خەلیج تەلەفۆن دەبی یان دەشتەکن مدیر حتمما کەوای تۆ دەڵێ دەبی بە هەمومان هەوڵ بدەین وەک چاوی خۆمان کوردستان بپارێزی. نەک لە چای خۆمانی زیاتر. لە بارگای بەڕێوەبەرایەتی زیاتر لە 180 کامیڕەمان هەیە لە دەرەوە ناوەوەی بارگامەش زیاتر بۆیە کە خەڵک ئیستیغلال نەکرێت لەلایەن معاقبەوانە لەبەرەوەی هەر کەسێک یەک جار لەگەر مراجع بێت جاری دووەم ئێمە لە کامیڕەکانمان دەموچاوی دەردەچێ و ئیجراعاتی لەگەر دەکەین و حالەتی ئێوەشمانە بووە دزی کراوە لە ناو دایرە بە واستەی کامیڕەکان دۆزیتمانەوە و زۆر جاریش منداڵ بزر بووە هەر هەم بە واستەی کامیرەکان ئاسانکاریمان لە بۆ کرایە و دیتیتمانەوە بە زووترین کات لە بۆ ئایلەکە. ئێمە وەکو ڕەگەزنامەی هەولێر لە ساڵی 1970 لە دۆسیەکانی ڕەگەزنامە دۆسیەکانمان لایە تاوەکو کراوەتە کارتی نیشتیمانی وەکو پارێزگای هەولێر بە جوانترین شێواز دۆسیەکان لە لای ئێمە پارێزراوە و سیستەمەکی زۆر چاکی عریقیشمان هەیە سیستەمی CO2وە بە هیچ شێوەیەک ئیشاڵە حالەتی ئاگربوونەوە ئۆشتانش تووشمان نابی بە هیچ زۆرێک کە دەبینی حالەتی شۆرتی کارە بە ئۆشتانە تەسیری لەمە ناکە ئیشاڵە. بەڕێزانم ئەوەی کە زۆر گرینگە من دەمەوێت سەرنجتان ڕابکێشم ئەو هۆبەیە ئەو بەشە تایبەتە بە هاوڵاتیانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لێرە بەدەیان کارمەند خزمەتی هاوڵاتیانی عێراقی دەکات. بەغداد چی کردووە ئەمێرەی داناوە ناچاری کردوون فەرمانبەرانی هەرێمی کوردستان لێرە پارە لە هاوڵاتیانی خۆیان وەردەگرن ڕاستە و خۆ و پارەیە دەچێتە چێندەر دەچێتە بانقەکانی عێراق. هەر هاوڵاتێک چەند دەدا؟ هەر هاوڵاتێک ئەگەر عەزی ئەلکترۆنی هەبی نەفەر و 16,000 دەدا هەر نەفەر 16 ئەگەر عەزی ئەلکترۆنی نەبی عایلە و 25,000 بەدە لە عەزەکەی دەدا و لەگەر نەفەری 16,000 لۆ کارتەکە هەر کارتێکی ئەلکترۆنی دەدا. یعنی گشتی دەکات چەند؟ 25 بە 16 دەکات 42,000 هەر هاوڵاتێک دێ ئەمانە کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستانن. حکوومەتی هەرێمی کوردستان موچەکەیان دەدات. خزمەت گوزاریەکان پێداویستیەکان لەگەڵ ئەوەشدا بەڕێزانم سەرستان بۆ دوو شت ڕادەکێشم من دوو کارتی بانکیم پێەیە یەکیان نێودەوڵەتیە یەکێشیان عێراقی و کوردستانیە هاتوومەتە ئێرە هەوڵم داوە و کارتانە کاری پێ بکەم دەڵێن کاری پێ ناکرێ ئەمە ئللا دەبێ کارتەکە کارتێکی تایبەت بێت تۆ گرفتەتە بوو بەڵام کێشەمە کێشەکەمەوە ینی سێرەکەی هەموو شەر من نییە خەڵکانێکی زۆر دێنکی کارتیان پێ نییە ئیتر معاملەکەن بوو بەڕێوە نابن ئیشەکەی ڕاوەسێ ئێستا چۆن چارەسەرت کرد وڵی چارەسەر چاوەڕێ مسلمانێک کەسێک وەگەر یارمەتێک بدە لە باتی من پارەکەی بداتم من پارەکەی بدەم باشە تو هیچ حیسابەکی بانقیت نییە وڵی هەموو بەس سەرەکە حاڵەتی پاری تێنامی لە ینی هەندێک جار بەس تۆ ئی بانقی دیکەی کوردستانی تەیە بەڵام پێ ناکرێت بەڵێ تۆ دەڵێ کاکە ئەم بانقانە مۆڵەتی عێراقی وەرگرتووە مۆڵەتێکی نێودەوڵەتی وەرگرتووە خێرە تۆ وا دەکەی بەس یەک بانک معاملە بکە یعنی جێی گومانەوە نییە تقریبا بۆ ئاسانکاری پێویستە هەموو حیسابێکی بانقی هەبێ
طبعا بەڕێزانم لەبەر گرنگی کارتی نیشتیمانی خەڵکێک هەیە دەوێت ساختەی بکات طبعا بە کارتی نیشتیمانی زۆر شت دەکرێت زۆر یعنی خەڵکێک هەیە دەوێت موچەی کەسێکی دیکە وەرگێ ئەوی ڕۆژێ ئافرەتێک تەلەفۆنی بۆ کردوم گوتێتی من لە ئەوروپام براکەم هەموو مولکەکانی منی بە ناوی خۆی کردووە بەڵگەنامەی ساختە جەنابی عەقیل پێم بڵێ هەوڵ هەیە لەوەی کە کارتی نیشتیمانی ساختە بکرێ بەڵام ئایا لە کۆتادا ئاشکرا دەبێ یان هەر بە چاوپۆشی دەمێنێتەوە کاک کامەرام بەنسبەت ئەوانەی دێن مامەڵەی دەرهێنانی کارتی نیشتیمانی دەکەن ئەوانەی کە پێشتر جارێک پەنجەمۆریان کردبی ڕسمیان لە بۆ جیرابی جاری دووەم بێن بە ناوەچی تر بیانەوێ کارتی نیشتیمانی دەربکەن 100% بە تاکیدی بە بەسمەی چاو بەسمەی دەستی ئەوە لە کۆتاییدا هەر کەشف دەبی کە پێشتر بە ناوەچی تر تەقدیمی کردی ینی ناتانی وەربگرتەوە جاری دوم گوتت ئێستا کەیسێکم لەلایە بەڵێ کێسێکمان لەلایە ئافرەتێک لە جیاتی پلچی لە ساڵی 2016 وفاتی کردیە پەنجەمۆری لە جیاتیوی کردیە لەوەی موچەکەی نەبڕێتن ئێستا لە بۆ خۆی هاتیە لە بۆ خۆی شخصی پەنجەمۆری بکاتن کارتی نیشتیمانی دەربینیتن و لەسەر سیستەمەکەی ئاشکرا بوو کەەوە پێشتریش پەنجەمۆری کردیە بە ناوەچیتر ئێستا نووسراوی لە بۆ دەکەین دەنێرنە بنکەی پۆلیس بە ئینتحال شخصی کە 2000 پەنجەمۆری هەیە بڵێ بڵێ خەڵکێک پێی وایە بەغدا حکوومەتێکە کوردستانش حکوومەتێکە خۆی لە ئەسڵیشدا هەر وایە بەڵام ئێوە ئاگاتان لە یەک نییە یەکێک لەوێ فێڵ بکە لێرە ئاشکرا نابی لێرە فێڵ بکە لە بەغدا ئاشکرا نابی ئەمە تا چەند ڕاست ئەوە سیستەمەکەش ڕەبتە ینی ئیشیمە ڕەبتە لەگەری بەغدایە تەنسیقیشمان هەیە لەگە یەکتری هەر حالەتەکە بیتن ئەوان ئیتسال بەمە دەکەن ئەمە ئیتسالیان پێ دەکەین ئیشەکان ینی کەیسی تاوانکاری لەسەر ئێوە عەبر نابی نەخێر نەخێر بەدڵ ئەمە هەنجیتان بەهێزە بەڕێزان زۆر زاد جێبیستی ئەوە دەبم لە نێوان هەولێر و بەغدا جیاوازی پێشکەوتنی هەولێر بۆ 50 ساڵە بەڵام من دڵنیایی دەدەم ئەگەر 50 نەبێ 25 ساڵ جیاوازیمان هەیە ئەمە دامەزراوەیەکی حکوومەتە فەرمانگەیەکە ببینن ئەو خزمەت گوزارەی کە لەم هۆبەیەدایە ئەمە بۆ خەڵکی کوردستانیش نییە بۆ خەڵکێکە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە بەشی هەرە زۆریان لە برایانی عەرەب و پێکاتەکانی دیکە لێرە خزمەت دەکرێت بەڵام ببینن چۆن ئامادەکاری کراوە تا پێشوازیان لێ بکرێ و مامەڵەکانیان بە ئاسانی بەڕێ بکرێت جەنابی عەقید سڵاوت دێبێت یعنی من جێبیستی ئەوە بووم دەڵێن لە مووسڵ لە بەغدا 6 مانگ تا ساڵێک کەسێک دەتوانێت ببێت بە خاوەن کارتی نیشتیمانی بەڵام لێرە ڕۆژێک تا 2 ڕۆژ مامەڵەیان بەڕێوە دەچێت ئەمە چیم نەهێنیە پێشەکی بە خێراتتان دەکەم زۆر سوپاس خێر بێن سەر چاو بەنسبەت تۆماری ناوەندی هەموو بەشەکە هەموو عێراق دەگرتەوە بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی و لێرەش بە نسبەت دانیشتانی هەولێر تقریبا 3 ملیۆن کەس زیاترە و بەراورد بە شارەکانی کە زۆر هەولێر لە شارەکانیت کە زۆرترە ڕێژەی دانیشتوانی و زۆر ئاسانکاریش کرا بۆ خەڵکەکەی باشە ڕێژەی دانیشتوانمان نزیکەی 3 ملیۆنە لە هەولێر وە خەڵکێکی زۆری بێگانەش لە هەولێرە هەر دێتە ئەم بەڕێوەبەرایەتیە بۆچی دەبێت لە مووسڵێک 6 مانگ تا ساڵێک بێ بۆ دەبێت لە هەولێر ئەوە چیە نهێنیەکە چیە بەڕاستی بەخوای ئەو پرسیارێ دەبی لە خۆیان بکەی ئەمە بەس لای خۆمان ئیشەکان بە ئاسانی جێبەجێ دەکەین لێرە خەڵک پێویستی بەواستە هەیە؟ نەخێر جێبیست بوومە ئەوەندەی کە من زانیاری وەرگرتووی هەولێر بەڕێوەبەرایەتەکەی ئێوە لەسەر ئاستی عێراق یەکەمە لە چی یەکەمە لە خزمەت گوزاریان لە دەرهێنانی کارتی سپاس بۆخوا هەم لە دەرهێنانی کارتی نیشتیمانی خزمەت گوزاری شتەکان ڕوون و بەرچاوە لای هەموو خەڵکی کوردستان و عێراق ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی 31 فەرمانگە لە خۆ دەگرین
تاکو ئێستا سەتانەوەتی کارت نیشتمانی هاوڵاتیمان لە پارێزگاکانی هەولێر تەواو کردیە و داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە بێن کارت نیشتمانی وەرزبین لەبەوەی ئاماژەم پێ کرد کارت نیشتمانی تاکە بەڵگەنامەی فەرمی لە هەموو عێراق ئیش پێ بکرێتن ئەوەی ماوە بابێ سەردانمان بکە کارتی نیشتمانیان بۆ تەنزیم دەکەین. باشە کارتی نیشتمانی ئەوەندە گرینگە لەوانەیە خەڵکێک بێ ساختەی بکە چونکە خەڵکێک لەوانەیە تۆمەتبار بێ کەیسێکی هەبێ گرفتێکی لە دادگا هەبێ بەڕاستی کارتی نیشتمانی ئەوەندە بەهێزە کە ساختە نەکرێت کاکە بەرە هەموو بەڵگەنامەی فەرمی لە هەموو جیهان ساختە دەکرێت بەڵام کارتی نیشتمانی سکوێتی ئەوەندە بەقووەتە ئەگە ساختەش کرێ پێوە دیارە بەڵکە هەیە بەڵێ عەفو یەک لەو بەڵگانەیە ئێستا لە بەردەستمان یەک لەو بەڵگانەیە کە ساختە کراوە بەس دەتوانین زۆر بە ئاسانی ساختەکارەکەی بدۆزینەوە یعنی قەت لەسەر بەڕێبەراتەکەمان تێناپەڕی بەڵگەنامەی کارت نیشتمانی ساختە. باشە دەزانم لە لای ئێوە تێناپەڕی بەڵام یەکێک لە بازگەیە چ دیارە ئەوە ینی بۆ نمونە من ئەو کارتە نیشتمانی سیر دەکەم لەوانەیە لەگەڵ کەسێکی لە کارتێکی دیکە زۆر جیاوازی نەکەم جیاوازەکەی چییە؟ کۆمەڵێک سکوتی دەدا بەڵام ناتوانین مەسەن ئێستا لە بەردەم کەناڵی بەڕێستانەوە عرضیکەین لە بۆی زیاتر ساختەکارەکان ئەوەی دەیکەن ئەو هەڵە نەخۆزنەوە مەسەن ئەو سیکوتیانە بەکارێن بەڵێ نهێنیانە ناو کارتی نیشتمانیدایە بەڵام هەر بەچاو دیارە مەسەن بۆ نمونە بازگە دەتوانی کۆمەڵێک شتی سەرەتایی تێدا ئەو تەرخیمانە قەت پێ دەرنایەتەوە خۆی یان مەسەرەن تەرخیمەکانی پێی دەرنایەوە پێیان دەرنایەتەوە بەی شێوێک بەڵێ کۆمەڵە سکوتیش ناوە وەکو ئامێری شێوە نییە بە ئامێری UV دەتوانم کەشفی بکەین کە بزان ئایا ساختەیان ساختەنی. ئێستا من چار کارتی نیشتیمانیم لە دەستدایە لەو چوار کارتە سێیان ساختەیە کە دەبینە لێرە خولێکی تایبەت بۆ مەشق و ڕاهێنانە لەوەی کە کارمەندەکانی بەڕێوەبەرەتی ڕەگەزنامە و زانیاری شارستانی ئاشنایەتیان هەبێ زانە چۆن فەحەز دەکەم بەڕێزانم بەس وەڵی بەلای تەکەی من هیچ دەرناکەوێت جەنابی طبعا لە لایتی تۆ دەرناکەوێت لە بەروی ئێمە ڕووناچی تایبەت بە خۆمان هەیە بۆ کەشفکردنی هەموو ڕووناچێت دەری نەخێر ڕووناچی پێوترێ UV مارک ڕووناچی UV کە پێوترێ ڕووناچی سەروەنەوشەیی سام کارتانەی پێویستە لە بازگەکان هەبی ئەمە تەمان زۆر زەڕورە ئەم یوڤە لەگەڵ عادەسەی گەورەکردن چکە ئێمە دووسێ نەوە علاماتی ئەمنیمان هەیە علاماتی ئەمنیمان هەیە دیارە بە چاو دەبینرێ وەکو گۆڕینی ڕەنگەکان لەسەر کارتەکە و شێوازی پلاستیکەکە کە پۆلیکاربۆنیتە ئەسڵیەکە شێوازە شاراوەیەکان بریتە لەو UV مارکەی کە تەنها لێ بەلایەتی تشکی سەروەنەوشەیی دەرەکەوێت ئەگە بەم شێوازە ببینین ڕەنگەکان کە ئەمە بە هیچ شێوەیەک ئەم UV ناتوانێت تەزویر بکرێت چەندین ڕەنجی معقد و چەندین خطوتی هەندەسەی تێدایە حتا لۆگۆ لە تەزویرەکان دەرناکەوێت بە هیچ شێوەیە هەر نیتی بە هیچ شێوەیە ئەمانە هەم جۆری مەوادی پلاستیکەکە بەم شێوازە لە تەزویرەکان دەرناکەوێت بەڵام لە کارتی ڕەسەن وازهات ئەوە ئێستا مەشقا هەمویان ئێمە تقریبان ئەوە بەردەوام مەشقمان هەیە بەس مەشقی ئەم وەرزەمان بریتی بوو لە پشکنینی کارتی نیشتیمانی ساختە و ڕەسەن و ناسینی کارتی نیشتیمانی و علامەتە ئەمنیەکانیان وەجبە وەجبە هەموو فەرمانگەکە هەموو فەرمانبەر و کارمەند و هەتا ئەفسەرەکانش بەشدارەکەن بۆی زانیاری تەواویان هەبێت لەسەر چۆنیەتی ناسینەوەی کارتی ساختە و کارتی ڕەسەن. جەنابی عەمید دەتوانین بڵێن لە تەواوی سنووری پارێزگای هەولێر خەڵک بۆتە خاوەن کارتی نیشتیمانی؟ بەڵێ دەتوانین بڵێن ئەمە بە نسبەت بە بەڕێوەبەراتی ڕەگەزنامە باری شارستانی هەولێر وەکو کارتی نیشتیمانی 2,515,000 کارتی نیشتیمانیمە بۆ هاوڵاتیان دەرهیناوە بە کۆی گشتی تاکو و کۆتایی 2025 وەکو یەکەم جاریش ئەوەڵ مەڕە
2,311,000 کارتی نیشتیمانیمە بۆ هاوڵاتیانی خۆمان دەرهینە دەتوانین بڵێن 30 فەرمانگەمان هەیە لە هەر 30 فەرمانگەی بە گوێرەی ئەو داتای لە بەردەستمانە ئەلکترۆنیە لە 1998 فەرمانگەکان کارتی نیشتیمانیان تەواو بووە هاوڵاتیان زۆربیان بوو نەخاوەنی کارتی نیشتیمانی. جەنابی عەمید لە پارێزگاکانی عێراق ئەوەندەی من ئاگادار بم هەر هاوڵاتێک مامەڵەی کارتی نیشتیمانی بکات 6 مانگ تا ساڵێکی پێدەچێت بەڵام لە بەڕێوەبەراتەکەی ئێوە لە هەولێر ڕۆژێک گریمان تا 2 ڕۆژ کاتی دەخوازێت ئەم جیاوازە چۆن دروست بوو؟ بەڵێ کاکەمەران دەتوانم برێم چەند سەعاتێک لەلایمە تەواو دەبی ینی ئەگەر فەرمانگەکان ئێستا کە چۆلا ناگاتە سەعاتێک ئەگەر زۆر قەڵەباڵغ بی خاستن هاوینان 2 ساعت 3 ساعت زیاتر هیچ هاوڵاتێک نامینێتەوە لە فەرمانگەکانیمە بەنسبەت دەوائری دەری هەرێمی کوردستان بەڕێوەبەراتەکانی کارتی نیشتیمانی یاخود فەرمانەکانی کارتی نیشتیمانیان شارەکانی تر ڕاست دەکەن ئەو هاوڵاتیانەی لە سنوورەکانی شارەکانی تر لۆمان دێن دەری هەرێمی کوردستان باز دەکەن لەوان مانجێلێ بۆ کە ناتوانن سەردانی بەڕێوەبەراتەکانی خۆیان بکەن کە قەیدیان لەوێ 6 مانگە یاخود بەداخەوە ینی پێویست دەکا کە خەڵکت بناسن یاخود بە مقابلی پارەی یان مقابلی هەر شتێک بی کارتەکانیان جنسیە نفوسەکانیان کە کۆنە بکەنە کارتی نیشتیمانی لێ خەڵکەشی زۆر لە شارەکانی تر سەردانمان دەکەن یاخود ئەو هاوڵاتیانەی کە قەیدیان یان نفوسیان شارەکانی ترێ لە هەولێر نیشتە زیێنە سەردانمان دەکەن لە تۆماری ناوەندەمە ئەوانش ئاسانکاریان لۆ دەکەین بە جۆرەی توانە و بەجێرەی نۆرەی ئەلکترۆنی ئەمانەمە هەموو هاوڵاتێک پێویستیە کە نۆرە ئەلکترۆنی پێش سەردانمە بکە نۆرە بگرێ و کە دێتە لای خۆشمانەمە نزیکەی ساڵێک زیاترە هاوڵاتیان ئەمە بە هەموو شێوەیەک ئەوانەی کە تەمەنیان گەورەیە ئەوانەی کە نەخۆشن راپۆرتی پزیشان ئەوان لە دەروی وڵات دێنەوە ئەوانە لە هێزەکانی یاسایشی ناوخۆنە ئەوانە پێویست بە نۆری ئەلکترۆنی ناکە ڕێنمایی هەیەکە ئەو ڕۆژی هاوکاریان بکەین و کارەکانە لە جێبەجێ بکەین ئەوەی من بینیم ئەوەی کە پەیوەنددارە بە سنووری پارێزگای هەولێر ئەو هۆبانە چۆڵتر دیار بوو لەوەی کە ئەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان خاوەن ناسنامەن مامەڵەی لێرە دەکەن پێم وایە ژمارەی ئەوان یەکجار زۆرە بۆ ڕایکردنی مامەڵەکانی بەڵێ مە لەسەر ڕاستپاردە و ڕێنمایی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کابینینەوە بەڕێز کاک مەسرور بارزانی و لەسەر ڕێنمایی بەڕێز کاک ڕێبەر وەزیری ناوەخۆ ئەو چەند ساڵی ڕابردوو هەڵساین بە ئاسانکردنی مامەڵەکان لە ڕێگەی فەرمانگەکانی خۆمان هەرسی فەرمانگە ڕێگەی بەڕێوەبەرایەتی کە بتوانن خەڵک سەردانمان بکەن ڕۆتین نەمینێ تەکلیف نەمینێ و هەموو هاوڵاتیەک ئەو ڕۆژی بێ بتوانین بە زووتری کارتی نیشتیمانی لە دەربین هەفتانەش کارتەکان بگەڕێتەوە وەرگرنەوە بەڵام پێشترێ چەند مانگەکی پێدەچ کارتەکاندا ئێستا هەفتەی جارێک بەرید لە بەغدادی تۆ کارتەکانیان بە زووترین کار دەدەینەوە و لە هەمان کاتدا ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان بە سوورەت قەیدی ئەلکترۆنیە لە هەمان ڕۆژدا کە کارێکیان هەبی لە فەرمانگەکان ئەو ڕۆژی کە مامەڵەی کارتی نیشتیمانی کردیە مە سوورەت قەیدی دەدەنێت دەتوانی کارەکانی خۆی لە فەرمانگەکانی تری حکومی بەڕێ بکە بە نسبەت فەرمانگە چکەمان کردەوە کە پێی درێن تۆماری ناوەند ساڵک دەبی تەزیل مەرکەزی سەرڕایەوەمە هاوڵاتیەکانی خۆمانی سنووری پارێزگای هەولێر کارتی نیشتیمانی مەلۆ دەرهیناینە و دایرەکانمان فەرمانگەکانمان بە شێوەیەکی گشتی چۆڵ بووینە شارەکانی تری عێراق هەموو شارەکان لە ڕێگەی ئەو فەرمانگەی کە لەنەو بەڕێوەبەراتیەکەمانە دەتوانین کارتی نیشتیمانی لە شارەکانی تر دەربینین و خاستن بە تایبەتی ئەوانەی مادەی 140 ئاسانکاریمان لۆ کردینە دەتوانن سەردانمان بکەن ئێستاش بم نەخاوەنی کارتی نیشتیمانی یاخود پێویستیان بە سوورەت قەیدە بیان بین.